لە ڕۆژی ئاڵای کوردستان چەند چالاکیەک بۆ بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە لەلایەن فەرمانگە و دام و دەستگا حکومی و حیزبیەکان و زانکۆ و خوێندنگەکان بەڕێوەچوو بە سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب ئاڵای پیرۆزی کوردستانیش بەرز کرایەوە. لە شاری سلەیمانی مامۆستایان و خوێندکاران لەم ڕۆژەدا بە گرنگی دەزانن ساڵانە یادی ئاڵای کوردستان بکرێتەوە و خەباتی گەلی کوردیش بەردەوام بێت لە پاراستنی ئەو ئاڵایە بۆ ئەوەی هەمیشە بە شەکاوەیی بمێنێتەوە. لە شاری هەڵمەت و قوربانی ڕۆژی ئاڵای کوردستان وەکو وەزارەتی پەروەردە لە خزمەت جەنابتان دەکەینەوە. ئەو ڕۆژێکی زۆر پیرۆزە لە مێژووی کوردستاندا کە ساڵانە کوردستان خوێندکاران و قوتابیان ڕۆژی ئاڵا بەرز ڕادەگرن بۆ ئەوەی خوێندکارانی ئێمە کە ئایندەی دوا ڕۆژی ئەو میلەتەن بزانن کە ڕەمزە نیشتیمانی و نەتەوەییەکانمان چەندە گرنگ و پیرۆزە. پەیامی ئێمەی پەروەردە لەم ڕۆژەدا بەدەر لە پیرۆزڕاگرتنی ئاڵای کوردستان بەرزنرخاندنی ڕۆڵی برا پێشمەرگەکانمان و شەهیدبوونیان لە پێناو سەرجەم سەرکەوتنەکان و بەرزڕاگرتنی ئاڵای کوردستانە. ئاڵای کوردستان وەک پێناسەیە گزارش لە ناسنامە و سیما و دروشمی نەتەوەکەمان دەکات. بە درێژایی مێژووی دوور و نزیکی نەتەوەکەمان ئاڵای کوردستان بە شێوازی جیاواز بوونی هەبووە. لە هەر سەردەمێکدا بە گوێرەی هەلومەرجەکە ئاڵا کراوەتە دروشمی ناسینی نەتەوەی کوردمان. چالاشەکانی ئێمە دوو بڕگە بۆ بڕگەی یەکەم لە هۆڵی ڕاپەڕین لە کەمپی کۆن پیشاندانی ڤیدیۆکی دوکۆمنتاری لەسەر مام و وتاری خوێندکاران وتاری لیژنەی ئامادەکردنی مەراسیم و وتاری بنەماڵەی مامان هەبوو و پاشان لە باخی زانکۆیە چەند چالاشێکی هونەریمان هەبوو و پێکردنەوەی پێشانگایەک بۆ ماموێنەکانی لە سەرەتای خەباتی وەتاک و دواساتەکانی تەمەنی و هەنێک ڕسمی لە کۆچکردنی مامیشی تیا بووە و گروپێکی میوزیکیشمان ئامادە بووە و پێویستە لەسەر خوێندکاری زانکۆ وەکو مام کە ڕێبازەکەی مام کە گرنگێکی زۆری یاوە بە خوێندکارانی زانکۆ بە زانکۆ بە تایبەتی و دەستێکی تەواوی هەبوو لە بنیادنانی زانکۆی سلێمانی کەمپی تازەیە. ئێمە بە پێویستمان زانی لە ڕۆژ هێڵکردنی ئاڵایە یادی ڕێبازەکەی مامجال بکەینەوە وەکو ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان. ئەم ڕۆژە بێتە هۆی یەکگرتنەوەی گەلی کورد و هەروەها ئەم ڕۆژە گرنگێکی زۆری هەیە. ئەم ڕۆژە ناسانی ئاڵای کوردستانە بە تەواوی جیهان کە ئێمە ژۆک و هەموو جیهان ئاڵایەکمان هەیە بۆیە گرنگی و ڕۆڵی خۆی هەیە. پێویستە ئێمە لەم ڕۆژەدا پارێزگاری لە ئاڵاکەمان بکەین و بە شاکاوی بیهێڵینەوە. زۆر گرنگە ئێمە ناخینەوەی نوێدام هەوڵ بدەین یادکردنەوەی ئاڵای کوردستان بەرز بدرخێنین. لە شاری هەولێر و ڕانیە و چەمچەماڵ و هەڵەبجە و چەند شار و شارۆچکەیەکی تریش هەر بۆ ئەو یادە پیرۆزە چەند چالاکیەک بەڕێوەچوو تێیدا داوای یەکڕیزی گەلی کورد کرا بۆ پاراستنی خاکی پیرۆزی کوردستان و ئەو ئاڵایە. مەراسیمێکی شایستە ئاڵای کوردستان بەرز دەکەینەوە ئەو بەشی ڕاگەاندنیشمان فیلمێکی دوکمنتەریان حازر کردووە ئەویش لە هۆڵی چالاکیەکانی زانکۆ نمایش دەکرێت. بەڕاستی پێویستە ڕۆژی ئاڵا بە بەرزترین شێوە ڕابگرێت چونکە بەڕاستی هەموو گەل و میلەتێک پێناس و باری شارستانێتی هەر میلەتێک ئاڵاکەیەتی و دەبێت ئەوە بە هەموو گەلانی جیهان لەوە تێ بکەن کە ئاڵای گەلی کوردیش وەکو هەموو گەلانی جیهان خاوەن ئاڵای خۆیەتی و سەرۆکاتی شارەوانی چەمچەماڵ پێمان باش بوو یادێکی جیاواز لە ساڵانی ڕابردوو بکەینەوە بە هەڵکردنی بەرزترین ئاڵا و گەورەترین ئاڵا لە سنووری قەزای چەمچەماڵە و کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەقی چەمچەماڵ ئاڵای کوردستانمان بەرز و پیرۆزراگرت لە زانکۆی چەرم و بۆ ئەم ڕۆژە کە ڕۆژێکی نیشتیمانیە هەموو وڵاتێک هەموو میلەتێک دیارە ئاڵای خۆی ئێمەش ئاڵای کوردستانمانە شانازی بە ئاڵاکەی خۆمانەوە دەکەین. ڕەنگەکانی ئاڵای کوردستان هێمایە بۆ ژیانە و بەرخودانی نەتەوەی کورد کە خاوەن خاک و نیشتیمانی خۆیەتی و بە هەزاران ڕۆڵەی ئەم هەرێمەش گیانی خۆی کردووە تا قوربانی لە پێناویدا. لەم ڕۆژەدا جارێکی تر هاوڵاتیان پەیمانیان نوێ کردەوە بۆ پاراستنی ئەو ئاڵا پیرۆزە لە دەست ناحەزانی گەلی کورد. هێمن کەمال، کورسات نیوز.